بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه وشكان برایانی بەڕێسڵای و خی پروەردگارتان لێبێت سەرەتا سوپاس و پێزانینی خۆم ئاراسی برایانی سنتەری نوری حکمە ئەەکەم بۆ سازدانی ئەم دەرفەتە سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان ئەو زنجیرە باسی ئەمانوێ قسەی لەسەرکن خۆشەویستان بابەتێکە کە پەیوەستە بە ژیانی هەمومانەوە نەک ژیانی دنیامان بەڵکو پەیوەستە بە قیامەتیشمانەوە چونکە ئینسانی ئیماندار وەکو مامۆستا نورسی ئەفەرمێ دنیای لە بەردەسایە وەکو دەسمایە بۆ قیامەت ئەگەر دنیای لە دەستچوو بە دوای دنیای قیامەتیشی لە دەستەچێ ئەگەر ئێمە توانیمان دنیای خۆمان دابین بکەین و دنیای خۆمان تۆزیف بکەین ئەو کاتە ئەتوانین قیامەتیش بەدەست بێنین بەس خوای گەورە پەنامان با ئەگەر دنیا لە دەستچوو ئەو کاتابین بۆ کەسانی کە خوای پەروەردگارە فەرمێ خەسیرە الدنیا والآخرة ذلك هو الخسران المبين زەرەر و مەندی ڕاستەقینیش ئەو کەسانن بۆیە ئەوەی ئێمە ئەمانەوەی قسەی لەسەرکەین بە تەرکیز لەم زنجیرە باسەیە ئەو گومانانن کە لەسەر کۆی پرسی ئاین دروست ئەبن و ئەمڕۆ گەنجانی پێوە سەرقاڵە بێ و خەڵکی لە دین پێسار دەکرێتەوە ئەوەی کە هەیە بەڕێزان بڵندگۆی ئەم دیاردەیە ئیلحادە بڵندگۆی ئەم دیاردەیە ئەو دیاردە لادینیەیە کە لە چەرانسەری دنیاە ئاراستەی ئاینەکانەکە و یا بۆ بەلا ڕێدابردننی پرسی ئاین هاتووە لە ژیانی خەڵکە منەمەوێ بەر لەوەی بچمە سەر وەڵامدانەوەی گومانەکان قسەیەک لەسەر دیاردەی ئیلحاد بکەین دیاردەی ئیلحاد یعنی چی مولحیدەکان کێن لە چۆوە سەرچاوی گرتووە ئەوان پرسەکانیان لە چۆوە ئاراستەکەن هۆکاری بوون بە دیاردەی پرسی ئیلحاد لەم ڕۆژگارەیە چییە خاڵی یەکەم ئێمە وەکو خەڵکی ئیماندار ئەوەی کە قەناعەتە لامان خۆشەویستان ئەوەیە دین قەتعیاتی یەقینی حیسیتیان نییە چۆن قەتعیاتی یەقینی و حیسیتیان نییە یعنی بوونی خوا حقیقەتێکی مطلقە پێم بڵێ بە هەستەوەرەکان بۆم بسلمێنە ناتوانم بۆت بسلمێنم ئەگەر پێم بڵێ وەرە دەلیلێکی مەلموسم بەرێ بۆ نمونە حاشا ئەڵێن ئەمە کلینسە تۆ سەیری ئەەکەی دەستی تێوە ئەدەی هەستی پێ ئەەکەی کلینسە من ناتوانم بوونی خوات بەو شێوەیە بۆ بسلمێنم کە دوو جیاوازی زۆر زەق هەیە لە بینی سەلماندنی ئەم کلینسە لەگەڵ بوونی خوای پەروەردگارە بۆچی لەبەروەی خوا یەکەم ذاتێکە لە هەستەوەرەکانی ئێمە گەورەتر ناتوانین ئیحساسی پێ بکەین نەچاو بەرگەی بینینی ئەگرێ نەدەست توانای دەستێوەدانی هەیە نەگوێ توانای بیستنی هەیە لەبەرەوە تۆ بەم تاقە مەحدود و سنووردارەوە ناتوانانی تەعامل لەگەڵ ئەوە بکەی و ناتوانانی بە هەستەوەرە سنووردارەکانی خۆت هەستی پێ بکەی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بەڕێزان ئەگەر خوا بوونی خۆی بە هەستەوەرەکان بە ئێمە بسەلمێنێ ئەو کاتە واتایەک بۆ باوەڕ لە دینی ئێمەیان نامێنێتەوە ئێمە کە خواستایشی باوەڕمانەکە جەنابتان ئەزانن خوای گەورە لە بیدایەتی سوورەی بەقەرەیە کەستایشی ئیماندارانەکە فەرمێ ئیمانداران کێن ئەفەرمێ الذين يؤمنون بالغيب ئەو کەسانن کە ئیمان بەشتە پەنهانەکان هێنن کە ئیمان بەشتە شاراوەکانە هێنن ئەگەر ئێمە بوونی خوا بوو بە ثابت ئێمە توانیمان بە چاوی خۆمان خوا ببینین ئەو کاتە دیندار و بێدین ئەمە ئەسەلمێنێ واتایەک بۆ تاقیکردنەوەی ژیانی دنیا نامێنێتەوە ئەگەر ئێمە لە حرامەکان وەکو بەرد وەکو کۆنکریت وەکو ئاسن وەکو بربەست هەستبان پێکردن گلیان داینەوە ئەو کاتە مانایەک بۆ وەرە و تەقوا و خۆپاراستن و لە خواترسان نامێنێتەوە لە ژیانی کەسا بۆیە خوا ئەمەی کردووە بە سەنگی مەحەک بۆ تاقیکردنەوەی ئیمان ئەفەرمی ئیمانم پێبێنە لە کاتێکا نامبینی ئەفەرمێ من هەم ئەمە بەڵگەکانی بوونی منە بەڵگەکانی ئاياتی ئافاق و ئەنفوس بەڵگە گەردونیەکان بەڵگەکانی کە لە بوونەوەرا دروستی کردوون ئەفەرمێ بەم بەڵگانە بیسەلمێنە کە ذاتێکەیە پێوتێ خوا منم ئیمانم پێبێنە ئەگەر تۆ بڵێ نا من ئەمێ بە هەستەوەرەکانی خۆم هەستت پێ بکەم ئەو کاتە ئێمە ئەکەوینە دووڕێیانی ئەوەی ئیمانمان بە هەستەوەرەکانی خۆمان لە فەرمایشتەکانی خوا زیاترە مولحیدەکان کەوتونەتە ئەم کۆسپەوە مولحیدەکان ئەڵێن ئەوەی بەم پێنج هەستەوەرە هەستی پێنەکەین خوایەک بە چاو نەیبینین بە دەستی تێوە نەدەین حقیقەتێکی مطلق کە هەیە ئەگەر ئێمە هەستەوەرەکان نەیسەلمێنن کەواتە بوونی نییە لە کاتێکا زۆر شتی هاوشێوەی ئەمە هەن ئێمە لە ئیمانە و لە دنیاە باوەڕمان پێیەتی بۆ نمونە ئازار چ شتێک بوونی ئازارە سەلمێنێ هیچ نەیسەلمێنێ شتەیەکەی پێی بوو تێ ئازار دەستی بەرکەوێ بتوانی لە خۆتی لێلا بدەینە شتەیەکەی پێی بوو تێ ڕۆح ئێمە مامەڵەیەکی ڕاستە و خۆی لەگەڵا بکەین نە شتەیەکەی پێی بووترێ عەقڵ بیرکردنەوە عاتیفە وجودی نییە ئەمانە لە کاتێکە هەن ئاراستەکانی مرۆڤیشن بوونی خوا زۆر لەمانە گەورەترە لەبەرەوە
ئێمە کاتێک لەگەڵ ملحیدەکانە مناقەشەکەین ملحیدەکان ئەڵێن شتێک خوا بوونی شتەیەکی غەیبە ئێمە ئیمانمان پێی نییە ئێمە ئەڵێن ئەم غەیبە سەنگی مەحەکی باوەڕە بۆیەش خوا خۆی پیشان ئینسانەکان نەداوە یا نەهاتۆتە بوون لەم ژیانی دنیاە چونکە ئەگەر خوای گەورە خۆی نیشان بداینایە معنایەک بۆ ئیمان نەئەمایەوە ئەمە خاڵێکی گرنگە من چاوی خۆم یا عقلی سنوورداری خۆم یا دەست و هەستی سنوورداری خۆم ئەگەر ئەمە بەجێی متمانەت زیاتر لە لای من لە لای قسەکانی خوا ئەمە جێی زیاتر متمانە بێ لە لای من ئەو ئینسانە بێ ئیمانە من ئەگەر بڵێم من چاوی ئەگەر خوام بە چاو بینی باوەڕی پێ ئەەکەم بەس ئەگەر هەست بە وجودی بکەم چاوم نەیبینێ کەواتە من چاوم لە قسەکەی خوا پێ گەورەترە ملحیدەکان ئیمان بە هەستەوەرەکانی خۆیانەکەن ئێمە ئیمان بەتاقەیەکەکەین کە لە دەرەوەی ئەم هەستەوەرانی ئێمن ئەو شتانی کە نایان بینین دەستیان تێوە نادەین باشە ئێمە ئیمانمان بەبوونیان هەیە لەوانش ثابتن وەکو عەرزم کردن وەکو ڕۆح لە ژیانی ئێمەیە کەواتە ئەگەر ئەو پرسیارە لە ئێمە بکەن بۆچی ئەو شتانی کە بنەمای ئیمانن ئێمە نایان بینین نەک هەرخوا فریشتەکان بەهەشت جەهەنەم ڕۆژی دوایی قەزا و قەدەر پێغەمبەران پەرتوکە ئاسمانیەکان ئەمانە بنەماکانی باوەڕن هیچشمان نەبینیوە ئێمە ئازادین ئێستا لەوەی بڕیاری باوەڕهێنان بەمانە ئەدەین یا نایدەین خوا فەرمێ لا ئیکراها فی الدین کەس بە زۆر ئیمانی پێ ناهێندێ لەبەرەوە خەڵک ئازادە بەس گرنگ ئەوەیە ئێمە لە تەحلیلە عەقلی و مەنتیقیەکەی تێبگەین بەوەی خۆی پەروەردگار ئینسانی کە دروست کردووە ئیمان یعنی چی خۆی لە ئەساسا ئەکەی ماڵین ئێمە ئیماندارین ئیمان یعنی تەصدیق یعنی باوەڕ پێهێنان نەک بەوەی خۆمان ئەیبینین یعنی باوەڕ پێهێنان بەوەی خوا ئێڵێ و ئێمەش نایبینین یا هەستی پێ ناکەین ئیسلام یعنی چی یعنی خۆ بەدەستەوەدان بەچی بەوەی عەقلی ئێمە ئەگەر نێشی سەلمان بوونی بەڵگەکانی خوا بیسەلمێنێ زانستی مرۆڤ بەڕێزان عەقلی ئێمە ئیدراکاتی ئێمە اعتیماد دەکاتە سەر زانست سەر ئەزمون سەر تاقیکردنەوە بیردۆزەکان ئێمە چەندین بیردۆزەی زانستی هەیە مرۆڤەکان لە سەدەی 21 پێگەیشتون ئەوانەی لە سەدەی 14 و 15 و 13 ئەمانەیان نەبینی نەیانزانی ئەگەر دەقەکانی خۆیان بە درۆ بخستایەتەوە ئەو کات ئێستا دەڵێن چی ئەو کات ئەوان دنیای خۆیان و قیامەتیشیان زەرەر کرد ئەمڕۆ دنیا ئەیسەلمێنێ عیلم ئەیسەلمێنێ کە ئەمانی خوا ئەیفەرمێ ڕاستە ئەوەی کە خوا ئەیفەرمێ دەربارەی مەجەڕەکان دەربارەی ذەڕات ئەوەی خوا لەبارەی ذەڕەیەک تا مەجەڕەیەک فەرمیەتی عیلم ناتوانێ بڵێ وان نییە بەس ئەمانە ئێمە ئێستا دۆزیمانەوە جوڵەی خۆر خڕی زەوی باشە سوڕانەوەی مانگ و خۆر و ئەستێرەکان بوونی مەجەڕات لە ئاسمانە قوڵایی دەریاکان بوونی ئاگر لە قوڵایی دەریاکانە ئەمانە خوا فەرمووی کاتی خۆی عەقڵ نەی ئەسەلمان عەقڵ ئەیسەلمێنێ ئاگر لە ژێر قوڵایی دەریا و موحیتەکانە هەبێ عەقڵ نایسەلمێنێ ئێستا عیلم پیشانمانەدا ئەڵێن چی چونکە ئاو ئاگر دژی یەکەن یا ئاو ئاگرە کوژێنێتەوە یا ئاگر ئاوەکا بە هەڵم دەی ئێستا بە حەقیقی علمی ثابت پێمانەڵێ ئاگرێک هەیە لە ژێری دەریاکانە لە قوڵایی دەریاکانە بە بەردەوام ئەم ئاگرە ئەسووتێ و ئەو ئاگریش ئاوەکەیشی بەسەرەوەیە خوای گەورە کافەرمێ وإذا البحار فجرت یا سجرت هەردووکی ئەفەرمێ دەی ئێستا ئەم بەحرانەوان قوڵایی دەریا بڕۆ لە ناوی یا توێکڵی زەوی بپڕە بڕۆ لە 50 میل خوار زەویەوە ناوی زەوی ئاگر و ئاسنی تواوەیە علم ئێستا وامان پێ ئەڵێ خوای گەورە لە قورئانە باسی ئەمەی کردووە کەواتە ئەو دەقانی ئەمڕۆ علم نایسەلمێنێ ئەگەر عەقڵی خۆمان بینە دەست علم لەوانەیە دوای 2 سەدەی کە علم بیسەلمێنێ ئەو کات هەم عەقڵمان لە دەستدا هەم دینمان لە دەستدا بۆیە بەس ئەگەر عەقڵمان تەسلیمی دین کرد دین دەقێکی نییە مخالیفی علم بێ بەڵام ئەوە علم و عەقڵی ئێمەیە ئەمڕۆ لە بەردەوام لە گەشەکردنایە ئەمڕۆ نایسەلمێنێ 50 ساڵیکە ئیسەلمێنێ خۆ علم نەگەشتۆتە قۆناغی وەستان بەس دین پێش علمەکەوێ لە ئیثباتی ئەمانەیە خاڵێکی تر بەڕێزان ئێمە پێمان وایە بەوەی کە ئیلحاد لەو زەمەنەی کە ئێستاتیایین ئەم ئیلحادە شتێکی نوێگەرایەتی نییە بە ئێمەی بفرۆشنەوە بەوەی کە ئێستا ئێمە گەشتینە ئەوەی بیردۆزەی ئیلحاد دروست بووە کاڵێ خوا نییە کاڵێ قیامەت نییە ئەمە قورئان باسی ئەکا قرآن فرمي وقالوا إن هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما يهلكنا إلا الدهر دهر يكاني سردمي بيغمبر وبيش بيغمبريش أم إيمانيان هبو يعني حياتنا الدنيا نموت ونحيا جيان يكو تياحاتوين تبون أجين أمرين وما يهلكنا إلا الدهر شتيغني بناوي خوا بناوي زندوبنا وبناوي قيامت ملحدة كاني أمرو كاويجي قسي نفع مكاني سردمي بيغمبر وبيش بيغمبراني شكنوا
بۆ شتێکی تازەیان نەهێناوە تا بە ئێمەی بفرۆشنەوە ئەوەی ئەوان نوێگەرایەتی ئەوەی ئێمە کۆنەپەرستیە وانە هەڵەیە ئەمە خاڵێکی تر بەڕێزان ئیلحاد ئەوان پێیان وایە نەک تەنها ئینکاری ئیسلامەکەن ئەوان ئینکاری هەموو شتێک کە عەلاقەی بە غەیبەوە هەبێ ئەیکەن کەواتە مەسەلەکە تەنها عەلاقەی بە ئیسلامەوە نییە تەنها عەلاقەی بە ئاینی ئێمەوە نییە عەلاقەیان بە پرسی کۆی ئاینەکانەوەیە کۆی ئاینەکانی اعتیمادیان لەسەر غەیبیاتە چونکە مەصدەریان یەکە ئیلحاد لەگەڵ کۆی ئاینەکان سەنگەری گرتووە بۆیە پەیوەندی تەنها بە ئیسلامی ئێمەوە نییە ئیلحاد بەڕێزان ئەمڕۆ بووە بە دیاردەیەکی ڕسمی لە دنیادا چۆن حتى ئەو دەوڵەتانی کە بە ئاشکرا تەبەنی ئیلحاد ناکەن دروشمەکانیان ئیلحادین بەس بۆ ناوی نابن بە ئیلحاد بۆ ناوی نابن بە ئاتایستی لەبەرەوەی ئەوان ئەترسن لە سۆزی هاوڵاتی بوونی خۆیان هاوڵاتیەکانی خۆیان ئەترسن لە عاتیفەی جەماوەر علمانیەت ئیلحادە باسی ئەومان نەکەین علمانیەت لە هەندێک فۆرم یا ئینکاری دین ناکە بەس علمانیەت بە معنای جاکردنەوەی دین لە دەسەڵات ئیلحادە بۆ چونکە ئاین لە ژیانی کۆمەلگاکان دابڕنێ کەسی ئیمانی بە کەلیمەیەکی قورئان نەبێ کافرە ئەگەر ئیمانی بە هەموو ئەو دەقە نەبێ کە بۆ ژیانی کۆمەلگاکان هاتۆتە خوارەوە ئەمە پێی ئەوترێ چی ئەمە تەناقوضە ئێمە ئەڵێین ئەم ئیلحادە لە هەر فۆرمێکا بێ هەر کەسێ دینی ڕەت کردەوە هەر کەسێ خوا ئەفەرمێ بە پێغەمبەر ئەفەرمێ فەلا وەڕەبیکە لا یؤمنون سوێن بە گەورەی خۆی ئەخوا بە پەروەردگاری خۆی ئەفەرمێ ئەوانە ئیمانیان نییە تاکەی ئەفەرمێ حتى يحكموك فيما شجر بينهم هەتا بە حکمی تۆ رازی نەبن لەو کێشانی بۆیان دروست ئەبێ پاشان ئەفەرمێ ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت نەک بێ حکم بە ئاینەکەی خوا بکە لە ناخە لە عەقڵیە لە باتینە خوا ئەفەرمێ لا يجدوا حرجا في أنفسهم نابێ هیچ نەنگیەک نیگەرانیەک لە دڵیا هەبێ کە حکمەکەی خواش جێبەجێ ئەکا ئەگەر هاتووتی باشە دێ ئێوە حکمی خوایە قبوڵمە بە ناچاری هەر کافرە ئەبێ بڵێ زۆر قەناعەتم هەیە بەوەی ئەم حکمی خوایە ئەم حکمی خوا من پێ رازیم خوا سوێنە خوا ئەمە ئاەتێکی سەریحە پێویست ناکە من تەفسیری کەم یا فتوای پێ بم خوا ئەفەرمێ فەلا وەڕەبیکە لا یؤمنون ئەفەرمێ سوێن بە پەروەردگاری تۆ ئیمانیان نییە واضحە فکرەکە کەواتە ئیلحاد لە هەر فۆرمێکە ڕەدی دینی کردەوە کە دین حاکم بێ حکمی خوا باڵادەست بێ لە ژیانی کۆمەڵگەکانە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەڵ لەسەر ئاستی خۆشەویستی خێزانداری لەسەر ئاستی مامەڵەدارایەکان لەسەر ئاستی سیاسەتکردن لەسەر ئاستی پەیوەندیە نێو دەوڵەتیەکان لەسەر هەر ئاستەکان کە دین قسەی تیا هەیە ئەو ڕەدی قسەی دین بکاتەوە قسەی خۆی پێ باشتر بێ لە دین ئەمە فۆرمێکە لە فۆرمەکانی ئیلحاد خاڵێکی تر بەڕێزان سنەتی ژیان وایە یعنی ئەمەی کە ئێمە ئەیبینین ئەیبیستین هەڵ ئەکەین ئەژین لەگەڵی سنەتی خوا وایە لەوەتەی خوا ئادەمی دروست کردووە کەسێکە بووە سەنگەری لە ئادەم گرتووە بە ناوی فۆرمێکی ترەوە پێی وتراوە شەیطان ئەمە ملانی نێوان دوو هێزی خەیر و شەڕ هەتا قیامەت بەردەوامە بێ خوایش دەفەرمێ وەکەذالک جعلنا لكل نبي عدوا ئەفەرمێ ئێمە هەر پێغەمبەرێک خەڵکێکمان بۆ دروست کردوون کە دوژمنی بوون بۆیە ئێمە وەکو خەڵکی ئیماندار ئێمە بۆ قیامەتی خۆمان ئیشەکەین ئێمە هەوڵ بۆ خۆمانە دەین ئێمە ئەم پێداگیری و سووربوون و خۆ بەڕاستبوونەی کە هەمانە لەسەر دینەکەمان ئێمە ئەزانین بەوەی نەک لێرە نەک سەدەیەک پێش ئێستا نەک 200 پێش ئێستا سەدەیەکیش دوای ئێستا 100 دوای ئێستایش ئەم ململانیەوەی نێوان حەق و باتیلە کۆتایی نایە ئیمانی ئێمە خوا بەوان تاقیەکاتەوە کوفری ئەوان خوا بە ئیمانی ئێمە تاقیەکاتەوە ئێمە حجەین بەسەر ئەوانەوە ئەوان مەصدەری ثەوابن بۆ ئێمە ئەگەر ئەوان نەبن ئێمە لەسەر پاداش لەسەر چی پاداش وەرەگرین ئەگەر خەڵکی بێدین نەبێ لێمان بدا خەڵکی بێدین نەبێ بۆ نمونە بیانەوێ کاڵمان بکانەوە ئێمەش زیاتر پێداگر بین خۆڕاگر بین سوور بین لەسەر بەرنامەکانمان ئەو کاتە ئێمە لەسەر چی پاداش وەرەگرین مەگەر پێغەمبەر نافەرمێ صلی الله عليه وسلم وإن الأجر على قدر المشقة نافەرمێ پاداش لە قەدەر هەوڵ و ماندووبوونە مەگەر نافەرمێ إن الجنة حفت بالمكاره ئەفەرمێ چواردەوری بەهەشت ناڕەحەتیە ئینسانی ئیماندار ئەبێ لەم دنیاە ناڕەحەتیەکانی لە پێناو خوایە ببڕێ بۆ ئەوەی بگاتە بەهەشتەکەی خوا لبرو خواك أفرمي أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون أفرمي خلق واتي أجا كابرا هر بدم بروكش بلا إيمانهم هنا إتل إيما تاقينك هنا خوا أفرمي ولقد فتنا الذين من قبلهم أفرمي إيما أواني بيش أوان من تاقي كردوتوا جا خوا أفرمي فليعلمن الله الذين صدقوا
وليعلمن الكاذبين خوا أبي الرازقو دروزنا كان بیسەلمێنێ لە دنیاە چەند کەس هەبوون لەم سەحوە و دەعوڕابوونەیە ئێستا بێدین و مولحید و سەرگەریان لەخوا گرتووە ئەمە سڕی تاقیکردنەوە و سڕی ئەم ململانەیە ئەلەمەیە دەرەکەوێ چێ تا سەر لەگەڵ خوا ئەبێ چێ لە نیوەی ڕێ کۆڵ ئەدا چۆکدا ئەدا ئەبەزێ سەنگەری خوا بەر ئەدا ئەمە تاقیکردنەوەکە ئەمەیە ئینسانی ئیماندار ئەبێ تا سەر لەگەڵ خوا بێ بۆیە ئەم ململانێ و سراعی کە هەیە پێتان سەیر نەبێ زۆر پێتان سروشتی بێ باشە زۆر پێتان ئاسایی بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی ئەفەرموو سەحابەکان ماندوو ئەبوون هەندێک جار بێتاقەت ئەبوون یان ئەی پێغەمبەری خوا کەی خوای پەروەردگار سەرکەوتنی خۆی ئەنێرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثێکی جوانی هەیە باس لە ئیسلامەکە کە ئەفەرمی ئەلا ئین ڕەح الئیسلامی دائرە ئەفەرمی ئەم ئاشی ئیسلامە لە گەڕانایە ئەفەرمێ فەکونوا مع الئیسلامی حەیثما دار ئەفەرمێ لەگەڵ ئیسلام من ڕووی لە هەر کوێ بوو ئیسلام ڕوو لە نەوی بوو نەوی بن ڕوو لە بەرزی بوو بەرز بن نەک ئێمە بەرز و ئیسلام نەوی ئەمە دڵسۆزی نییە بۆ دینی خوا ئەگەر دینی خوا خەڵک سەرکۆنەی ئەکرد با ئێمە سەرکۆنەکراوەکان بین ئەگەر دینی خوا لە قەفەسی ئیتیهامە با ئێمە لەگەڵی لە قەفەسی ئیتیهامە بین ئەگەر دینی خوا عەزیز و دەسەڵاتدارە با ئێمەش عەزیز و دەسەڵاتدار بین کەواتە ئێمە قەد لای خوا بەرنەدەین پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک ئەوەی باسی علمانیەتی ئەمڕۆ بکە ئەفەرمێ چی 14 سەدە پێش ئێستا أفرمي ألا إن الكتاب والسلطان سيفترقان أفرمي قرآن ودا صلاة ليقت رازيا جاء ابنه علمانيا يعني ليقترازاني قرآن ودا صلاة أفرمي فلا تفارق الكتاب أفرمي إيوا دزبرداري قرآن نبل مش نبالي دا صلاة أفرمي ألا إنه يكون عليكم أمراء سيدي دقي أم حديثي بيغمبر بكن مرزان أفرمي كومالي كاربدست دا صلاة دار بن بسرتانوا أفرمي يكون عليكم أمراء يحكمون لأنفسهم ما لا يحكمون لكم ئەوەی بەخۆیانی ڕجوا ئەبینن بە ئێوەی ڕجوا نابینن داهات خۆشگوزەرانی بەختەوەری دیموکراسی بۆ ئەوان نەهامەتی قەیران بەدبەختی نەبوونی خزمەتگوزاری بێدەرەتانی کوڕکوشتن بۆ میلەت ئەفەرمێ یحکومون لئەنفوسهم ئەگەر داوای مافی خۆت بکەی ئەدەنە بەرشەق لەو سەرجادەیە بە ڕۆژی نیوەڕۆ چەند مامۆسایان نایە بەرشەق بە زەبری تفەنگ ئەو دیموکراسیەتە نەهاتە دەنگ لەسەر خەڵک تەقیان لە خەڵک نەکرد لەسەر جادە بە ڕۆژی نیوەڕۆ ئەمە ئەو دیموکراسیەتەیە کە ئەوان کەواتە یحکومون لئەنفوسهم هەندێک شت بۆ خۆیان پێیان ڕەوایە ما لا یحکومون لەکم بۆ ئێمە ڕەوانیە داوای بکەین ئێمە بۆمان نییە داوای مافی خۆیشمان بکەین ئەجا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئین ئەطعتموهم ئەضەلوکم وئین عەصەیتموهم قەتەلوکم ئەفەرمێ بەگوێیان بکەن گومڕادان بکەن لێیان یاخی ببن ئەتان کوژن إن أطعتموهم أضلوكم بقيان بكن لخواتان أكن وإن عصيتموهم بقيان نكن دجايتي تانكن صحابة كان قلت له ماذا نفعل يا رسول الله قلت أو كاتا إيما تشبكين أجر أو كاتا بس إيما يا هاد بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي كما فعل أصحاب عيسى عليه السلام فرمي هاولاني عيسى تشيان كل أوبكن فرمي نشروا بالمناشير وحملوا على الخشب فرمي بمشار دايان أهينان لە خاچیان ئەدان لە ناوەڕاستی بازاڕەکانە تەیر و داڵ بە زیندوی چاویان دەرئەکردن فەرمی ئەوان لە دینی خۆیان پاشگەز نەئەبوونەوە پاشان پێغەمبەر فەرمی موت في طاعة الله خير من حياة في معصية مردنێک لە پێناو خوایە باشترە لە ژیانێک لە یاخی بوون لە خوایە ئەمە وەسیەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەواتە ئەم ململانی ئەمڕۆی ئێمە ئیماندارتیایین پێویستی بەوە هەیە ئێمە خۆڕاگرتر بین لەوان ئێمە دامەزراوتر بین لەوان ئێمە متمانە ئێمە خوامان هەیە ئەوان کێیان هەیە لە شەڕی ئوحودا کە موسڵمانەکان زۆرێ خەڵکیان لێ شەهید بوو ئەبوو سوفیان هاواری کرد ئەبوو سوفیان گوتی العزا لنا ولا عزا لكم گوتی عزاهی ئێمەیە ئێوە عزاتان نییە پێغەمبەری خوا بە ئیمامی عومەری فەرموو وەڵامی بەرەوە ئیمامی عومەر فەرمووی الله مولانا ولا مولا لكم گوتی خوا گەورەی ئێمەیە خوا سەروەری ئێمەیە ئێوە هیچ سەروەر و گەورەیەکتان نییە ئەبوو سوفیان گوتی ئێوە وەکو یەک واین الحرب سجال بيننا إما أمره خلق ما ليكشتون لبدرا خلقتان ليكشتون إمام عمر فرمي ليسوا سواء فرمي وانية قتلانا في الجنة وقتلاكم في النار كجرا وكاني إيوة لدو زخان كجرا وكاني إيما لبهشتان كواتوان ناتوانن بإيما بلين إيما وإيوة وكو يكوين نا زور من جاوازة إيما هرچي أيكين پاداشتي لسر ورقري هرچي أيكين بو خوامانا يك لحظة لچك يك سات بو خوابون لمجلس يكي آوايا لا إخوة نافوتي خوا فرمي فمن يعمل مثقال ذرة خيرا يره
یەک لەحظە لە بێدینی و خوا نەناسی ئەوانیش لای خوا بە هەدەر ناچێت لەسەریان تۆمارە سزا وەرەگرن کاتۆ چۆن ئێمە ئەوان وەکو یەکواین خاڵێکی تر بەڕێزان ئێمە دڵمان بە یەک شتی کە خۆشە کامە زۆر مولحید و بێدین و ئاتایستە کێ زۆر خۆی بە دژی خوا ئەزانێ وا تێنەگا کە ئەو ویستی خوای سەپانووە بەسەر ویستی خوایە نە ئێمە گاڵتەمان بە عەقڵیان دێ بەزەیمان پیاە نادێتەوە ئەزانن بۆ چونکە ئەو کە بێدینە بە ویستی خوا خۆی بێدینە خوا خۆی ویستی وایە ئەو بێدین بی ئەوەی گوێن بەخوا ئەدا ئەبێ بزانێ خوا خۆی ویستی وایە گوێنی پێبا چۆن مناڵێک جاری واهەیە ئێمە گاڵتەی لەگەڵەکەین سوحبەتی لەگەڵەکەین ئەی دوێنین مناڵەکە زلەمان لێ ئەدا مناڵەکە چەپۆکمان پێ ئەدا ئێمە لەقەدەر عەقڵی ئەو مامەڵە ئەکەین نەک گەورەی خۆمان بڵین ئەو مناڵە ئیهانەمانەکە عەقڵی ئەو نەپێشکێ ئەو نەتێگەشتووە لە وەزعەکە خوای گەورە لله المەثل الأعلى زۆر لەوە گەورەترە ئەوەی بەرامبەر بەخوا قسە ئەکا خوا خۆی عالیمە بە قسەکانی مختەنیشە بەوەی زمانی ببڕێ و نەیەڵێ قسە بکە ئەشتوانێ ژیانی لێ وەربگرێتەوە بەڵام خوا خۆی ئێوێ ئەم کەسە ئازاد بێت چ لە گومڕابوونی خۆی چ لە گومڕاکردنی خەڵک لەبەرەوە یەقینتان هەبێت نیگەرانیش مەبن کە خەڵک بێدینی ئەکا خوای گەورە فەرمێ فەلا یەحزونکە قەولوهم بە پێغەمبەرە فەرمێ تۆ دڵگران مەبە بە قسەکانی ئەوان إنا نعلم ما يسرون وما يعلنون ئێمە نەک ئەوەی ئێوێن ئەوەیشی لە دڵیان نایە و نایەوێن ئەوەش ئەزانین خۆشمان ویستومانە بێڵێن کەواتە بەویستی خوا خۆی لە گەورەی خۆی ویستوێتی خەڵک ئازاد بێ کەواتە مولحیدەکان نەیانتوانیوە من و تۆ چۆن بەویستی خوا دینداری تەعەبود و خواناسین ئەوانیش هەر لەو بازنەی ویست و خواستی خوایەیە بێدین و مولحید و ئاتایستن کەواتە هەمومان هەر عەبدایەتی ئەکەین بۆ خوا بەڵام ئەوان لە فۆرمێکە ئێمە لە فۆرمێکی ترە بۆیە ئێمەی ئیماندار پێمان وانێ ئیلحاد دیاردەیەکە ئیمانی بە چۆکا هێناوە نا ئیلحاد دیاردەیەکە ئاسایی وەکو هەر دیاردەیەکی تر ئەم دنیاە جێی تاقیکردنەوەیە ئازادن خوای گەورە فەرمێ فەمەن شاء فەلیؤمن ومن شاء فەلیەکفر هەر کەس ئازادە کێ ئیمان هێنێ و کێش کافر ئەبێ بەڵام خوا هەڕەشەکە فەرمێ ئینا ئەعتەدنا للظالمین نارا ئەحاط بهم سورادقها بەڵام بێدینی بێ دەرەنجام نییە هەر وەک دینداریش چۆن بێ دەرەنجام نییە لەبەرەوە یەقینمان هەیە بەوەی بێدینی لە هەر فۆرمێکا بێت لە دەسەڵات و ویستی خوای پەروەردگار دەرناچێت خاڵێکی تر بەڕێزان ئیلحادیەکان ئەوانی کە لە فۆرمی ئاتاییستە هەن یەقینتان هەبێ بەخوا هەموویان لە ناخە ئیماندارن چونکە گەورەی ئەمان باپیرە گەورەکەیان فرعون بوو فرعون لە ئاتاییستیا گەشتۆتە شڵەپۆپە فرعون ئەیگوت بە هەموو میسری ئەگوت ئەیگوت ما علمت لكم من إله غيري ئەمانە حەدیان نییە بە کەسوا بڵێن نەدە سەڵاتیان نەعەقڵیان ناگاتە ئەوەی کەوەکو فرعونیان لێبێ بە خەڵک بڵێن ما علمت بڵێن لە غەیری خۆم خوایەکی تر بەدی ناکەم بۆ ئێوە ئەمان نەگەشتونەتە ئەو کوفر و ئیلحادە دەیخوا کە باسی فرعونەکە ئەفەرمێ چی ئەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا ئەفەرمێ باوەڕیان بە پەیامەکەی موسا نەهێنا واستيقنتها أنفسهم لە ناخیانە یەقینی تەواویان هەبوو بە بەڵگەی چی فرعون کە زۆری بۆ هات لە ئاوەکەیە قال آمنت بالذي آمنت به بنو إسرائيل قلت إيمانا بخواكي موسى هي خوای گەورە فەرمی الآن وقد عصيت قبل ئێستا 400 ساڵە تۆ دژایەتی خوا ئەکەی هەر یەک لەمانە زۆریان بۆ بێ ئیمانیان بەخوا هەیە هەر یەک لەمانە ناچار بکرێن لە ناخیانە بۆ چونکە ئیلحاد پێگە و پەنانیە خەڵک باوەڕی پێ بێ ئیلحاد مەصدەری ئیلهام نییە بۆ کەس ئیلحاد چاوەڕی باشەی لێ ناکرێ بیردۆزە نییە لە ئەساسا ئێمە کاتێ نەخۆشەکەوین ئەپارڕینەوە لە خوا ئەو کە نەخۆشەکەوی لەکێ ئەپارێتەوە ئیلحاد کەی مەصدەری بەهاناوە هاتنە کێ ئەو خوای ئەو پەنای بۆ ئەبا لە کاتی ناڕەحەتیەکانیە ئەو هێزە غەیبیە دەرەکیە بەتوانە بێسنوورە کێیە کە ئەو داوای ڕزقی لێ ئەکا کە ئەو داوای دەفعی بەڵای لێ ئەکا ئێمە داوا لە خوا ئەکەین ئەو لەکێ کەواتە لە ناخە هەر ئیماندارن بەڵام ژیان و گوزەرانی دنیا وای لێ کردوون ئەو بەدڕەوشتی و ئەو مفتەخۆری و گەندەڵیەی لە بێدینی و لە سایی ئیلحادا بۆی دەست ئەدا لە سایی ئیمانە بۆی دەست نادا کەواتە ئەو بۆ دنیای ئەو باشترێکە ئەگینا لە ناخە هەمویان زۆریان بۆ بێ ئیماندارن خاڵێکی تر بەڕێزان
ملحدة كان نك إما بو آياتاني كالقرآن بيانالين هزارها معجزة حياة هزارها معجزة حياة استهر أوي كعلم يسلميني أو ناك إما قلتو مانا أوي كأوروبا خوي إيلي درباري تحليل القرآن أوان إيمان بهيج كامل مانا ناهيني دڵنیاش بنەوەیکە ئەگەر خوا خۆیشیان پیشان بە هەر ئیمان ناهێنن خوای گەورە خۆیە فەرمێ إن يروا كل آية لا يؤمنوا بها وإن يروا سبيل الرشد لا يتخذوه سبيلا ڕێگەی ڕاست ببینن قەت شوێنی ناکەون هەرچی ئاەتی قورئان هەیە هەرچی معجزات هەیە پیشانیان بدە ئیمانی پێ ناهێنن لەبەرەوە ئەمە ئەوان بڕیارێکی مسبەقە و تووشی قسەی خۆیان بوون ستیفن هۆکینگ ئەو گەورە فیزیایی گردوون باشە ئەم پیاوە ئیمانی بەخوا نەبوو ئەڵێ بەس من تەفسیرم بۆ گردون و بوونەوەر نییە ئەی باشە ئەگەر خوانیەکی ئەم گردونەی دروست کردووە دوای دێمە سەر ئەم بابەتانە بەڵام ئێستا ئەمێ تەنها تەحلیلێک بۆ ظاهری ئیلحاد بکەین خەڵێکی تر ملحیدەکان کەوازیان لە ئیسلام هێناوە کەوازیان لە دینەکانی خۆیان هێناوە ئێمە ئێستا کۆمەڵی کوردمان هەیە ملحیدن بە ئاشکرا لە پیچەکانی خۆیان ئەڵێن بێدین و ئاتایستی یا دینیان گۆڕیوە ئەو دینانی کە ئیسلامیان بۆ گۆڕیوەتەوە لە ئیسلام باشترە لە ئیسلام علمیترە لە ئیسلام واقعیترە لە ئیسلام بەڵگەی زیاترە نە کەواتە تۆ ئیسلامت واز لێ هێناوە چووی ئاینێکی کەت هەڵگرتووە کە ئەم ئاینە لێوان لێوە لە خوڕافات لێوان لێوە لە ناعەقڵانی بوون لە نامەنتیقی بوون بە بیردۆزەی ئیلحاد خۆی شێوە کەواتە ئەوان کەوازیان لە ئیسلام هێناویە هەر خەڵکی واز لە ئیسلام دێنێ لە ئیسلام باشتری نەدۆزیوەتەوە تا بڵێن ئیشێ باشی کردووە خەڵێکی تر ملحیدەکان تەنها دژی دین نین بەڕێزان ئێماگەر ملحیدەکان تەنها ئینکاری غەیبیەتیان بکردایە ئاسان بۆ هەڵکردن لەگەڵیان ملحیدەکان دژی دین و هەموو بنەما ئەخلاقیەکانیشن یعنی معقولە تۆ ملحیدی علاقەت بەخوا نیە لەگەڵ خوا جۆرنی باش ئۆکەی بەس هاوڕەگەزبازی بوون یعنی چی کە تۆ بانگەشەی بۆ ئەەکەی لە کۆمەلگایە داوێن پیسی و هەڵوەشانەوەی خێزان یعنی چی بڵاوکردنەوەی دیاردەی تلیاک و بەدڕەوشتی لە کۆمەلگا یعنی چی کردنەوەی سنتەری مەساج و نایت کڵەپ و بەدڕەوشتکردنی ئافرەت و ڕوودکردنەوەی ئافرەت و بەکاڵاکردنی جستەی ئافرەت یعنی چی کەواتە تۆ تەنها لە فۆرمە ئاینەکەیە دژی دین نی تۆ دژی مرۆڤایەتی دژی ئەخلاقیت دژی خێزانیت دژی ڕەوشتیت دژی مرۆڤ بوونیت تۆ لە کۆتاییە ئەگینا ئەمانە هەمووی دژ بە مرۆڤ بوونە بەڕێزان هەموو ئەو شتانی کە حرامن ئیسلام حرامی کردووە زەرری هەیە بۆ ژیانی تاک بۆ ژیانی کۆمەلگاکان ئەوەی ئێوە بانگەشەی بۆ ئەکەن لە هەموو بنەما ئەخلاقیەکان ئەدا نەکتەنها لە بنەما ئاینەکانەدا تێمان بگەیەنن بزوتنەوەی فیمەنیزمی نێگەرایەتی لێکەوتە باشەکانی چییە کە ئێوە خۆتان بە پێشکەوتن خواز و ئازادی خواز دەزانن پەراوێز خستی پیاو لە ژیانی ژنە بە دێوەزمەکردنی پیاو لە ژیانی ژنە چی لێ ئەخوێندێتەوە بەرهەمەکەی چییە هەڵوەشانەوەی خێزان بەرهەمەکەی چییە کردنەوەی سنتەری مەساج و خانەی لەشفرۆشی لە شارە بەرهەمەکەی چییە چاوپۆشیکردن لە تلیاک و لە بەدڕەوشتی و کردنی ئەو سنتەرانی کە بانگەشە بۆ هاوڕەگەزبازی ئەکەن و تەعاتوفکردن لەگەڵیان ئەمانە بەرەوچۆ ئەتانوێ کۆمەلگا بەرەوکوێ بەرن ئێمە ئیدیندار وازمان هێنا لە کۆمەلگا تەسلیمی ئێوەمان کرد ئێوە خەڵک هاوڕەگەزباز و بەدڕەوشت دەکەن ئێوە شیرازەی خێزانەکان تێگەدەن ئێوە مناڵی خەڵک ئالوودەی تلیاگەکەن ئەمە ئاتایستیە بەڕێزان ئەمە ئیلحادە لەبەرەوە ئەوان کە دژی دینن تەنها لە فۆرمە بیر و بۆ چوون و بیر و باوەڕەکەیان دژی دین نین ئەوان لە کۆی فۆرمی مرۆڤ بوونا دژی دینن لەبەرەوە بەڕێزان ئەم بیردۆزانی کە هەن ئەمڕۆ لە کوردستانە و لە کۆی عالەما کە هەیە خەڵک بەرەو ئەم ئاراستەیە ئەبن من تەسەورەکەم کاتی خۆم زیاتر گرتە بێت طبعا بابەتەکە ماوێتی وەکو عرضم کردن من حەزەکەم یەک دوو محاضرە لەسەر ئەم زەمینە سازیە بۆ بیرۆکەی ئیلحاد ئەو جا بێمە سەر گومانەکانیان کە گومانەکانیان چەند لاوازە چەند لە بوون و بنیادی خۆیان لاوازترە ئەو جا بێمە سەر گومانەکانیان اکتفاءەکەین بەونە لە سیمیناری ئەمڕۆیە وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين